ئەمانە فەشەل بوون لە پەرلەمانە، پەرلەمانێکی قەستینە، پەرلەمانێکی پڕگەڕە لاوژێ. یعنی معقولە ئێستا ڕابوون معروف بێ ئاعترافکە کە ئەندام پەرلەمانە بڵێ ئەوەی جنێوی پێداوم و لێشی داوم شەقیتی هەڵام ئومێد خۆش ناوی ناتق ڕسمی پارتیە لەناو پەرلەمانە. جا بە حسابی قانون پەرلەمانتار حەسانەی هەیە، نابێ خەڵکی کەش جنێوی پێ بدە، نابێ خەڵکی کەش لێیدا، ئەجنا بە ئیجرام حساب. ئەنجا قەداسەتی پەرلەمان جا ئاواشی پێڵندای مەقسەزلەکان تیلاوەتی قەرار وەکو قورئان، تیلاوەتی قورئان، تیلاوەتی قەرار، حەسانە وەکو عیسمەتی پێغەمبەران، حرەمی پەرلەمان وەکو حرەمی مەککە و مەدینە، هەمووی ئاوا باسەکەن. بەڵام هەمووش بینیمان چەق و چێش چۆن لەو پەرلەمانە شەق لە خەڵک هەڵەدەن، یا پەلاماری تەلەڤیزیۆنەکە دەن کە ئەخبارەکان نەقڵەکە وەکو ئێنارتی. چ فەزاحەتێکی ئێستا خەڵک وازانێ ئێستاوان وازانن بە بەڵتەجیەکانی حسنی مبارەک ئەتوانن مەوجەی بەشەریەکە ڕاگرن کە خەڵک لیان بێزار بوو هەتاکو کەپووی گەیشت وەکو هەولێری هەڵ.